پاش دیارنەمانی بۆ ماوەی هەفتەیەک منداڵێکی تەمەن 1 ساڵ و 6 مانگ لە فەلوجەوە دەفرێنرێت بۆ سنووری پارێزگای هەڵەبجە. لەم مزگەوتەی پشتمەوە کە مزگەوتی گوندی زەڵمە فرەدەدرێت. منداڵەکە لەلایەن دایکی و هاوڕێکی دایکیەوە فرێنرا بوو. پۆلیسی هەڵەبجەش زانیاری و وردەکاری زیاتری بڵاو کردەوە. لەم راپۆرتەدا لەگەڵ مابن زانیاری زیاتر دەبیستن. محەممەد نارۆ لە فەلوجەوە لەلایەن دایکی و کەسێکی دیکەوە کە هاوڕێی دایکێتی دەرفێنرێت. پاشان لە مزگەوتی گوندی زەڵمی ئەورامان فرەدەدرێت. کارتی زانیاری و ژمارە مۆبایلی باوکی لە گیرفانی منداڵەکەدا دەنێن. ئێوارێ ڕۆژی سێشەممە منداڵەکە دەدۆزرێتەوە و پۆلیسی لێ ئاگادار دەکرێتەوە. پاشان لە ڕێگەی پۆلیسەوە باوکی منداڵەکە کە دانیشتووی فەلوجەن دەدۆزرێتەوە و دێتە هەڵەبجە. پۆلیسی هەڵەبجە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا زانیاری لەسەر ڕووداوەکە ئاشکرا کرد. بە هاوکاری هێزەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارە زوور و پۆلیسی خورماڵ توانرا دوو تۆمەتبارەکە دەستگیر بکرێن کە منداڵەکەیان لەو شوێنە بەجێ هێشتووە. یەکێک لە تۆمەتبارەکان دایکی منداڵەکەیە کە منداڵەکەی لەوێ لەگەڵ پێناسەکەی و بۆ عینوانی کە لە فەلوجە هێناوێتی بۆ ئێرە بەجێ هێشتووە لەگەڵ کەسێک کە لەگەڵ دایکی ئەو منداڵەیە هاتوون بۆ هەرێمی کوردستان و بە وتەی دایکی ئەڵێ من بێتاقەت بووم و حەزم لێ بۆ بچمە دەرەوە لە ماڵەوە و لەبەرەوەی کێشەی هەبووە لەگەڵ هاوسەرەکەیدا. خۆشبەختانە منداڵەکە لێرەیە تەندروستی زۆر باشە و دایکی منداڵەکە لەگەڵ ئەو کەسەی ترکە لەگەڵ دایکی منداڵەکە هاتووە واتە پیاوێکە و تۆمەتبارە لە کاتی ئێستا بەندن بە بڕیاری بەڕێزدا دووەری لێکۆڵینەوەی هەڵەبجە بە پێی مادەی 381 بە پێی زانیاریەکانی پەیام و کەسانی منداڵەکان فڕاندووە بە مەبەستی وەرگرتنی پارە ئەو کاریان کردووە، بەڵام ئامانجەکەیان سەری نەگرتووە. باوکی منداڵەکە کە پیشەی پارێزەرە بە میدیاکانی ڕاگەیاند هەفتەیەکە منداڵەکەی دیار نەماوە، بۆیە سکاڵای لە پۆلیسی فەلوجە تۆمار کردووە. شعور يعني واحساس ما حد يقدر يعيشه الا اللي يعيشه. فمن يوم الجمعه لحد البارحه يلا انا جيت عرفت هنا عن طريق سياده العميد كمال وما قصروا الاسايش القوات الامنيه. انا معمم بغداد، انا من سكنه الفلوجه انبار، عممت بغداد، عممت اربيل، والحمد لله شاءت الاقدار ان القاه بهذا المكان. يعني بجهود مباركه من سياده العميد، اسايش، القوات الامنيه، ربي يحفظكم والحمد لله على كل حال، الحمد لله. پۆلیسی هەڵەبجە ڕایگەیاند ئەو دوو تۆمەتبارە بە مەبەستی گەشتیاری ڕوویان لە ناوچەکە کردووە. منداڵەکەشیان لەگەڵ خۆیان هێناوە. هەر بە پێی زانیاریەکانی پۆلیس لە ئێستادا بە بڕیاری دادوەر ئەو دوو کەسە ڕاگیراون. نەورۆ لە دایکی منداڵەکە خۆش بووە، بەڵام داوا دەکات ئیجراعاتی یاسایی تەواو بەرامبەر کەسەکەی دیکە بگیرێتە بەر. محەممەد و نەورۆش لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەڵەبجە پێکشاد بوونەوە و بۆ فەلوجە گەڕانەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.